ئەزانی ئاسایشی خۆمان هەمویان با بێنە خوانەوە. نێبۆ لێمەنی هۆڵەکە بپارێزن لێرە کۆمەڵە خوشکوبرای بەڕێزی لێیە من خۆم بە عایلەی هاتوون خزمەتی ئێوە بکەین بەڕاستی خۆم هاتم خزمەتتان کرد تکایە هاوکاری ئازیزانتان با ئەکسەرم دەست پێ بکەین چونکە بەڕێزان ئەگەر بێبەنگ نەبن شۆڕی شەعری طبعا ئەمڕۆ ئێمە ڕاستی بەدەر لەو ستافە بەڕێزان ستافێکی زۆر بەڕێزی خۆشن کە با بڵێین کاگەرێزبەرەی بوون لە سەرەتای کارەکانەوە لەگەڵمانە زۆر سپاسێکم لێرەیە ئەتۆ خزمەتی ئێوە کە بەدەرنەوە زان پرۆدەکشن بەدەرنەوە کاکە بەشێو کە با بڵێین بەرپرسی کارە میدیایی و سۆشیاڵ میدیاکانمە بەدەرنەوە مەکتەبم ئەشکاندی هەرهاتی دەپێشەوە منی سوزوو ئەبووخاتی لە کۆتاییدا پێوتم ڕاستە بەستم بەڵام کامردن لێت هەستم کوڕێکی ڕەم لێ هەستم وەکو بکەم ئیتر لێرەدا ئەوەستم وتم خوایە تۆش وەکو من بڵە لێ بە دوژمن بیرمەوتم زیواداش تۆش وەکو من عاشق ببی لەگەڵ شتێکی دەمە ئازادە مەرج ماوە دژی وەکو چۆن کۆماکەی گیرۆدەبی بەدەست کەسێک لە دڵیەوە من پەیمانی شت پێ نەبەستێ یەخەی غروری ئێستا تۆ پێ نەزانێت کە بۆی بڵی ڕۆژێ بڵێ بۆش و بگری حەز بە هیچ شعرێکردنەکە و منی نەبێ بەدایەوە بڵێم ڕۆژێ هەبار و مەواعی نەدایەوە بەشێکە ئەیکێ هەیە بیری کەسێک نەکە بیرم ناکەم بیرم ناکەم وانی نەکەی وەکو جاران لێکردن تۆم من تۆم دەرکردووە لەم خۆم بیرم ناکەم لە هەر جێگەیەک ببینم سیرم ناکەم نە بە خۆم نە بە خەیاڵ بە تۆش ناکەم بیرم ناکەم کە تۆم لێکرد وا مەستەکرد لێ جوانە بەخۆری وا مەستەکرد تعریف دەبم هەموو خۆری بەس ئەوە زوو پێپەڕی ناوی شارەکە شتێک گۆڕی ئەو باقی ئەچوونە ناوی ئێستەخانەمان کردووە چونکە لە ئێرە نەماوی شەفاڵەکەم جوان کردووە